ئەوەی باسی شەهیدانەکرێن کە لەشیان ئەمێنێتەوە وەکو خۆی هیچ دەلیلێکی لەسەر نییە. دقێکی قورئان بڵێ لەشی شەهیدەکان ئەمێننەوە نییە، دقێکی سونە بڵێ لەشی شەهیدەکان ئەمێننەوە نییە. بەڵام واقعاً لە سەردەمی سەحابە و لە دوای سەحابەش شەهیدانێک هەبوون لەشیان تێک نەچوو. جابیری کوڕی عەبدوڵڵا باسی باوکی خۆیەکە، ئەفەرمێ جێگە تەورێ بەسەریەوە بوو، خوێنی لێ هاو، فەرمێ دەستی لەسەر دانا بوو کە دەستیمان لا بر خوێنی لێ هاو، کە دەستیمانە خستەوە سەری خوێنەکەی وەستایەوە. فەرمێ هەروە ناشتمان. 20 ساڵ دوای ئەو حادیثەیە جەنگی ئوحود لافاو دێ قەبرەکان تێکەیە، باوکی دەرەکەوێتەوە، جابر خۆی باسیەکە، فەرمێ هەر وەک خۆی بوو بە هەمان شێوە دەستیمان لا برد لەسەر برینەکەی، خوێن لە ناوچوان یاتەوە خوارەوە، دەستیمانە خستەوە سەری خوێنەکە وەستایەوە. جا باسی ئەوەشەکە کە جەستەی تەواوی شەهیدەکان ساغ بوون. ئەمە واقعە هەیە لە سەردەمی سەحابەیە. لە سەردەمی تابعینە عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە بینێ خەڵک کە دێتە ناو مزگەوتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ڕوا بەرەو ڕووی قەبرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی ناخۆشە بێت، ئەڵێ با ئەو سێ گۆڕە بگوازینەوە بیان بینە بەقیع. ئەوەیە هەوڵەدەن بیان گوازنەوە دەسەکەن بە هەڵکردنیان. لە لای سەر و خوارووە دەسویەکەن ئیمامی عومەرەوە لە خوارەوە لای قاچەوە، فەرمێ کە قاچی ئیمامی عومەر دەرەکەوێ وەک خۆی ماوە هیچی لێ نەهاتووە، چکاویش چییە؟ شەهیدە، شەهیدە لەناو میحرابە. ئەفەرمێ سامەی گرێ وڵێ دایان پۆشنەوە دەستکاریان ناکەن، دەستکاریان ناکەن. وە لەسەر شەهیدەکان ئەمانە هەیە و بە درێژایی هەموو سەردەمەکان ڕووی داوە تەرمی شەهید دەرکەوتوێتەوە ساغ بووە، بە درێژایی هەموو سەردەمەکان. مەرجش نییە تەرمێک بمێنێتەوەی تر شەهید بێت. جەروە بۆ لۆتیە بووە تەرمەگی ماوەتەوە، ڕاقیسێ بۆ تەرمەگی ماوەتەوە، ئەوە حەقی نییە بۆ جەوی زەویەکە هێشتوێتەوە، ئەوە جەوی زەویەکە و تایبەتمەندیەکانی زەویەکە هێشتوێتەوە. ڕوون و ئاشکرایە زەوی بۆ زەوی زووتر مردووە ڕزێنێ و درەنگتریش ئەیڕزێنێ. حتا ئەزە مەوادەیە ئەگەر تۆ لە مەکە بمری مەوادێکە پێواکەن دوای ماوەیە نامێنی. لە مەدینەش ئەگەر چوو بنە قەبرستانەکان دی بێتان دەرمانێکی سپیە ئەوەی کەن بە جەنازەکەیە، دوایەوەی کە دایانێن بە ماوەیەکی کەم و جەستەیە فەوتەیە گنا ئەو قەبرستانانە و هەموو مردووە جێ نابێتەوە تیا بنێژن ڕۆژانە خۆتان چوون لێ نوێشی جەنازەتان کردووە هەموو فەرزێت چەند جەنازەیان. تۆ لەو دەڕۆژەیە کە لەوەی لەوانەیە نوێژ لەسەر 200 دانە جەنازە بکەی، ئێمە لەکوێ نێژرێ؟ خۆ بەقیعی هەموومان دیومانە، مەسافەیەکە زۆر نییە، بەزەوە خۆیان تەحدیدیان کردووە ڕەقەمەدەن لە گۆڕەکان و ئەزانن ئەمە کەی بەسەرەچێەوەکەی بەسەرەچێ بەهۆی ئەو دەرمانەوە. هەندێک گەڵێن 6 مانگی ڕزێنێ، نەگەڵێن ساڵی ڕزێنێ، نەگەڵێن 2 ساڵی ڕزێنێ، تر نازانم عەلا کولین. بەڵام ئەوە نەبزان کە زەوی جاری وهەیە خۆی مەوادی تیا و جەستەیە زووتر ڕزێنێ، جاری وایە 20 ساڵی هەڵێتەوە 30 ساڵی هەڵێتەوە. مەرج نییە هەر جەستەیە ما بێتەوە ئاوا بە ساقی تێک نەچوو بێ هی شەهید بێ. الله جل جلاله نویستوە تێکچێ وەرمونەکە فیرعون ئێستا مرجیەکان بمانەیانوت لەشی تێک نەچوە شەهیدە. کێ شەهیدی کردووە؟ موسا. مەرج نییە، یعنی هەندێک جەستە هەیە الله جل جلاله هێڵێتەوە بۆ حیکمەتێکە و بۆ بابەتێکە. بۆیە